ئەم جارە یەکێک لە باشترین کەناڵە کوردیەکانتان پێشکەش دەکەم بۆ دەستکەوتنی هەموو زۆرە زانیاریەک دەربارەی مۆبایلە نوێیەکان و بەراوردکردنیان. کەناڵەکە خاوەنی کوالێتێکی تایبەتە لە ڤیدۆکانی بە جوانترین شێواز و بەرزترین کوالەتی باسی مۆبایلەکان و تایبەتمەندیەکانی دەکات. ئەمە کەناڵێکی زۆر تایبەتە لە لای من، هەروەها بەڵێنی ڕێژێکی زۆری سەبسکرایبمان پێیداوە. هیوادارم بینێرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن، هەمووتان بچن پشگیری بکەن لە ڤیدۆکانیدا. دڵنیابن لە بواری مۆبایلدا بە باشترین شێواز خزمەتی ئێوەی ئازیز دەکا. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیە دانراوە. ئێستاش بتان بینم چۆن سەبسکرایبی کەناڵەکەی بەرز دەکەن و پشگیری لێ دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێ خۆشەویستەکانم، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان هەموو مرۆڤێک دەمرێ لەم ژیانەدا، وە کەس بۆ هەمیشە بە زیندوی نامێنێتەوە. هەندێک کەس شێوازی مردنەکەی زۆر ئاساییە، هەندێک کەسی تریش ئەگەر باسی شێوازی مردنەکەی بکەی لەوانەیە کەس باوەڕت پێ نەکا. منیش لەم ڤیدیۆدا باسی 15 سیرترین حاڵەتەکانی مردنی مرۆڤ دەکەم لە جیهاندا کە لەوانەیە زۆربەتان باوەڕ بە قسەکانم نەکەن. ژمارەیەک لە سەرەتای سەردەمی فڕۆکەدا لە ساڵی 1912 فرانز ریشێل کە خەیات و ئەندازیاری پەڕەشوت بوو ویستی نوێترین زلی پەڕەشوت تاقی بکاتەوە کە خۆی دروستی کرده بوو و پێشتر کەس تاقی نەکرد بۆیەوە و ئەو یەکەم کەس بوو کە تاقی بکاتەوە و بڕیاریدا لە پێش چاوی خەڵکی تاقی بکاتەوە. بۆیە داوایەکی بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەرز کردەوە هەتا ڕێگەی پێ بدەن لەسەر بورجی ئیڤڵ تاقی بکاتەوە و ئەوانیش ڕازی بوون. بۆیە چوو لەسەر بورجی ئیڤڵ لە فەڕەنسا لە شاری پاریس بە پەڕۆشتەکەەوە باز بدا و کە بازیدا جلەکەی چەند هەڵەیەکی تێدا بوو و سەرکەوتوو نەبوو. بۆیە لە ئەنجامدا کەوتە سەر زەویەکە و لە پێش ساوی سەدان کەس گیانی لەدەستدا. ژمارە 2 لە کاتی کارکردن لە باخچی ئاژەڵانێکی ئاوی بە ناوی سیوۆر لە ویلایەتی فلۆریدای ئەمریکادا زەی نیوتن لەگەڵ دەسەڕاستەکەی براین هێرتلی نەهەنگێکی بکوژیان بەجێهێش بۆ ڕاهێنەرێک بە ناوی تۆن کرین و لە یەکێک لە ڕۆژەکاندا نەهەنگەکەیان لە ڕێگەی بەرزکەرەوەیەکەوە گرتبوویان و بەرزیان کردبۆیەوە و نیوتنش لە ژێر نەهەنگەکە وەستا بوو تەماشای دەکرد. کاتێک کرین و نیوتن لەگەڵ هێرتلی ویستیان ئەو شتەی لە دەمی نەهەنگەکەدایە لە نەهەنگەکەی بکەنەوە، هەر بەڕێکەوت ئەو نەهەنگەکە کێشی زیاتر لە 20 تۆن بوو کەوت بەسەری نیوتندا و کوشتی. ژمارە 3 لە ساڵی 1920 دانسەر ئیسادۆر دەنکن کە کچە گەنجێکی زۆر جوان بوو و ملێکی درێژی هەبوو، هەمیشە حەزی لە ملکردنی ملپێز بوو و هەروەها بە ئۆتۆمبیلەکەی پیاسە بکە بە شوێنە گەشتیارەکاندا. بەڵام بەداخەوە ئەو دوو حەزە بەیەکەوە نەگونجان. ڕۆژێکیان دانیشت بوو لەنێو ئۆتۆمبیلێکی سپۆرت کە ئۆتۆمبیلەکە بنمیسی نەبوو و بەداخەوە لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکەدا ملپێچەکەی لە تای پشتەوەی ئۆتۆمبیلەکە گیری خوارد و ملی شکاند و هەر لەوێنەش گیانی لەدەستدا. ژمارە 4 پاشای سویدی ئەدۆڵف فرێدریک زۆر ئارەزووی لە خواردن هەبوو و دەتوانین بڵین بە شێوازێکی مەترسیدار عاشقی خواردن ببوو و لە ساڵی 1970 کۆسی دوایی کرد کاتێک تەمەنی 61 ساڵ بوو. ئەویش بە هۆکاری چەند کێشەیەک لە کردداری هەرسکردنیدا. ئەویش دوای خواردنی چێشتێکی گەورە کە پێک هاتبوو لە ئێستاکۆزا و کاڤیار و سوپێکی زۆر و 4 مریشک و 4 قاب لە شیرەمەنی و کێکێکی گەورە و چەند شتێکی تریش و بەو شێوازە بەهۆی زۆر خواردنەوە گیانی لەدەستدا. ژمارە 5 ئافرەتێکی خاوەن تەمەن 99 ساڵ بە ناوی دێبی مێڵز برۆتن پێی دەنا بۆ تەمەنی 100 ساڵیەوە و خێزانەکەی بڕیاریاندا لە ڕۆژی لەدایکبوونیدا ئاهەنگێکی بۆ بگێڕن و کاتێک بە کورسێ جوڵاوەکەی لە شەقامەکاندا دەپەڕیەوە لەو کاتەدا ئۆتۆمبیلێکی گەیاندن خۆی پێیدا کێشا و کوشتی کە دواتر دەرکەوت ئەو ئۆتۆمبیلی خۆی پێیدا کێشا بوو هەمان ئەو ئۆتۆمبیلە بوو کە بە دلیڤەری کێکی ئاهەنگەکەی بۆیان هێنا بوو. ژمارە 6 ئێلی موکیالی ئافرەتێکی بەرازیلی تەمەن 88 ساڵە کە ماوەیەک لە نەخۆشخانە خەوێنرابوو بەهۆی نەخۆشیەوە و یەکێک لە سستەرەکان کارەکەی بەهەڵە کردبوو و ڕۆشتە بوو سوپی کردە ناو دەرزیەکەی و پاشان دەرزی لێ بدا. ئەوێش بۆ ئەوەی خواردنی پێ بدا لە ڕێگەی دەرزیەوە، بەڵام لە جیاتی ئەوەی دەرزیەکە لە بۆڕی خواردنی بدا بەهەڵە لە دەمارێکیدا بوو. هەر لەبەر ئەوە موکیالی پاش سنترکە ساتێک جەڵتەیەک لێیدا و گیانی لەدەستدا.
ژمارە 7 لی سوێک سیوب یاریزانێکی بەتوانە بوو لە یاری ئەلکترۆنیەکاندا و بڕیاریدا واز لە پیشەکەی بهێنێ بۆ ئەوەی کاتی زیاتر تەرخان بکە بۆ یاریکردن و لە مانگی هەشتی ساڵی 2005 سیۆب دەستی کرد بە یاریکردن لە پێشبڕکێ گەورەکان لە دوکانێکی یاریکردنی گەورە لە کۆریای باشوور کە بۆ ماوەی 50 کاتژمێر یاری دەکرد بە بێوەستان و تەنها چەند جارێک دەوەستا ئەویش بۆ چوونە توالێت و هەندێک جارش بۆ نووسنێکی کورد و گیانی لە دەستدا بەهۆی ماندووبوون و کەمبوونەوەی شلەمەنی لە جەستەیدا هەروەها دڵی لە لێدان ڕاوەستا ئەویش کۆتایی یاریکردنەکەی بوو لە ژیانیدا. ژمارە 8 خانمێکی ڕووسی ناوی فیگل یو بوو لەلایەن دکتۆرەکانەوە بەهەڵە بە کەسوکارەکەیان گوت کە مردووە و یەخزم و کەسەکانی پرسیان بۆ دانا و ویستیان بیبەن بینێژن بەڵام ئەو لە ناکایەکدا هەستایەوە و بینی لە پرسەکەی خۆیەتی و خەریکە بینێژن بۆ یەکسەر جەڵتەی دڵیدا و گیانی لە دەستدا. ژمارە 9 گاری هۆی لە تۆڕۆنتۆ هەموو زارکارێکی چاونەترسانەی دەکرد کە پەنجەرەکانی ئۆفیسەکەی تاقی دەکردەوە لە یەکێک لە هەوڵەکانی داویستی 20 سەلمێنێک کە شوشەی پەنجەرەکانی سنتەری تۆڕۆنتۆ دۆمینیۆن بە هیچ زۆرێک ناتوانرێت بشکێنرێ و لە نۆی مانگی حوتی ساڵی 1993 لە پێشچاوی کۆمەڵێک سەردانکرد پێیانی گوت ئێستا لە پێشچاوی هەمووتان دەیسەلمێنم کە شوشەی ئەم پەنجەرانە ناتوانرێت بشکێنرێ بۆیە بە پەلە ڕای کرد و خۆی کێشا بە پەنجەرەکەدا و پەنجەرەکە نەشکە بەڵام پەنجەرەکە دەرگاکەی کرایەوە کە بۆیە هۆی ئەوەی لە نهۆمی 24 ستەنتەرەکەەوە بکەوێتە خوارەوە و بەو شێوازە گیانی لە دەستدا بەڵام لە کۆتاییدا قسەکەی خۆی سەلماند بەڵام بەرامبەر سەلماندنی پێویست بوو گیانی خۆی پێشکەش بکات. ژمارە 10 کریسی بۆ سۆلی فەیلسوفێکی ئەغریقی بوو کە بیر و بۆچوونەکانی خۆی پێشکەش دەکرد لە هەموو بوارە زانستێ جیاوازەکاندا و خۆشترین بابەت بەلایەوە لۆژیکێتی بوو و لە یەکێک لە ڕۆژەکاندا کریسی بۆ سۆلی هەستا مادەیەکی دەرخواردی گوێ درێژەکەی دابوو کە لە مادەی کەحۆل پێکهاتە بوو کە ئەمە ژوای لە گوێ درێژەکەی کرد بکەوێتە گیانی هەموو مێرووەکانی سەرزەویەکە و بیان خوا و زۆر کردداری کۆمیدی ئەنجام دەدا کە ئەمەش بووە هۆی دروستبوونی پێکەنینێکی زۆر تند و بەهێز لە کریسی بۆسدا و بە زۆرێک پێدەکەنی کە کۆنتڕۆڵی خۆی لە دەستدا بوو و بە هیچ شێوازێک نەیدەتوانی پێکەنینەکەی بوەستێنێ و لە کۆتاییدا دڵی لە لێدان وەستا و گیانیشی لە دەستدا. ژمارە 11 سێرگی توگەنە گرێوی لەسەر $3000 کرد لەگەڵ دوو کەس کە پێیانی گوتبوو دەتوانم یەک ڕۆژێک بە تەواوەتی لەگەڵتان بخەوم. کچەکان پێیان گوتبوو کە ناتوانانی ئەو کارە ئەنجام بدەی بۆیە کوڕەکە ژوویستی 20 سەلمێنێکە ئەوان هەڵەن و تەنها لە یەک ڕۆژێکدا 2 پاکەت حەپەی ڤیاگرای خوارد و بەو شێوازە لیانی بردەوە و پارەکەشی بەدەستهێنا بەڵام پاش 12 سەعات گیانی لە دەستدا بەهۆی جەڵتەی دڵەوە. ژمارە 12 لە ساڵی 1974 باسیل براون خۆی کوش بەهۆی خواردنەوەی زۆر بەڵام نەک مەشروب بەڵکو بە خواردنەوەی 10 گالۆن شەربەتی گێزەر لە ماوەی 10 ڕۆژدا و خواردنەوەی ئەوەندە شەربەتی گێزەرە 10,000 جار ڤیتامین ئەی زیاتری وەرگرلەوەی کە پێویستە و تۆزێک پاش ئەوە گیانی لە دەستدا بەهۆی ئازارێکی توندی جگەر. ژمارە 13 هانس تینینجەر کەسێکی نەمساوی بوو بەوە بەناوبانگ بوو کە خاوەنی درێژترین ڕیشە لە جیهاندا کە درێژەکەی مەترێک زیاتر بوو و لە یەکێک لە ڕۆژەکاندا لە ساڵی 1567 ئاگر لە ناوچەکەیاندا بەرز بۆیەوە و کاک هانز لە پەلەکردنیدا لە یادی چوو کە ڕیشی ببەستێتەوە هەتا بە زەویەکەدا نەخشێ و لەو کاتی کە بەڕێگادا دەڕۆژ پێیەکانی بەڕێشی کەوت کە بە شێوازێکی خراپ کەواندی بە زەویەکەدا و بەهۆی ئەو ڕووداوەشەوە ڕاستەوخۆ ملی شکا و گیانی لە دەستدا. ژمارە 14 کلیمیت ڤالاندیک هەم یەکێک بوو لە بەناوبانگترین پارێزەرەکانی دادگای ئەمریکا و هیچ کێشەیەک نەبوو کە نەتوانێت چارەسەری بکە و جارێکیان لە هۆڵی دادگای ئۆهایۆ لە مانگی حوتی ساڵی 1970 ئەمیان وەکو پارێزەرێ گرتبوو بۆ کەسێک کە فیشەگی لە کەسێکی تردا بوو بەهۆی شەڕێکەوە لە یەکێک لە یاریگاکاندا و باوەڕ ناکەم هیچ پارێزەرێکی ئێستا وەکو ئەم کەسە پارێزگاری لە مافی ئەو کەسانە بکە کە بۆ سارەسەری کێشەکانیان لە دادگا دەیگرن. ئەم پارێزە بە زۆر دەیویست بیسەلمێنێ کە تۆماس ماکیچان بێتاوانە ئەو دەیگوت لە کاتی شەڕکردنەکەدا ئەو کەسێک کە مردووە بە فیشەکەکە خۆی تەقی لە خۆی کردهبوو بۆ یەسوو دەمانچەیەکی هێنا هەتا لە پێشچاوی دادوەرەکە بیسەلمێنە کە ڕووداوەکە چۆن ڕوویداوە و لەسەر زەویەکە خەریکی نواندن بوو بە دەمانچەکەوە و خەریکی ئەنجامدانی نواندنەکە بوو هەروەها قایلکردنی دادوەرەکە
بەڵام ئەو ئاگاداری ئەوە نەبوو کە دەمانچەکە فیشەگی تێدایە، بۆیە بەهەڵە فیشەکەی تەقاند و بەرسکی خۆی کەوت و لە ئەنجامدا گیانی لەدەستدا. بەڵام شتە باشەکە ئەوەیە کە دادوەرەکە هاتە سەر باوەڕکردن و بڕیاریدا ئەو کەسە ئازاد بکا کە ئەم پارێزەرە لە پێناویدا خۆی کوشت و پارێزەرەکە هەموو ڕووداوەکەی وەک ڕاستەقینە نواندنی بۆی کرد لە نێو دادگاکەدا کە لە ئەنجامدا دادوەرەکە باوەڕی پێهێنا، بەڵام بۆ سەرکەوتنی لە کارەکەی گیانی خۆی پێشکەش کرد. ژمارە 15 بۆ بیلێش گەنجێکی چاونەترس بوو و باکیشی لە مردن نەبوو و چەندین زارکاری چاونەترسانی ئەنجام داوە و لە ساڵی 1911 دووەم کەسی جیهان بوو کە بتوانێت بە پێیەکانی تافگەکانی نیگارا ببڕێ و چەند کارێکی مەترسیداری ئەنجامدا بوو کە ئەگەری مردنی زۆر بوو، بەڵام ئەو بەهێز کام لەوانە نەبرد، بەڵکو جارێکیان لە یەکێک لە شەقامەکانی نیوزلەندا هاتووسۆی دەکرد و لەو کاتەدا پێی لە توێکڵێکی پرتەقاڵێک هەڵکەوت و بە شێوازێکی زۆر مەترسیدار قاچی شکا کە پزیشکەکان بە پێویستیان دەزانی ئەو قاچی ببڕنەوە و دواتر بەهۆی دروستبوونی سەرکێشێکی ترەوە گیانی لەدەستدا. کام لەم حاڵەتانە سەرنجی تۆی ڕاکێشا و بەلای تۆ سێرترین حاڵەتی مردن بوو ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش سالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێبگا و لە بیرشتان نەچێ هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.